ئامادەکاریەکان بۆ دەستپێکردنی خولێکی نوێی فیستیڤاڵی نێودەوڵەتی شانۆی شەقام لە کەرکووک دەستی پێکردووە. لەو بارەیەوە شانۆکار نەژاد نەجەم تایبەت بە کورسات مەگەزین باس لە ئامادەکاریەکانەکات، هەروەها باز لەوە شکات کە وەک ئەندامی لیژنەی داوەری فیستیڤاڵی فیلمی لیبیا هەڵبژێردراوە. دیارە ئامادەکاری بۆ دێمین خولی فستیڤاڵی نێودەوڵەتی شانۆی شەقامی کەرکووک ئەکرێ وەکەوەی کە ئاگادارن ئەم فستیڤاڵە دەنگدانەوە و ڕنگدانەوەی گەورەی هەیە لەسەر گۆڕەپانی شانۆی عێراق بەگشتی و کوردستان و ناوچەکە. بۆ ئێمە لە ئێستاوە کە لە مانگی حوتین لەم مانگەیە فۆرمی بەشداریکردن بۆ سەرجەم گروپەکان بڵاو کرایەوە تاکو 15 ئێمە نمایش وەرەگرین. ئێستا ئیتر دەست کراوەتەوەی کە نمایشەکان هاتوون تا 15 ئاخر مەوعدی وەرگردنە فستیڤاڵەوەی کە ئێمە بیرمان لێ کردو یاخود پلانمان بۆی داناوە لە مانگ 11 بێتتر لە سەرەتای مانگ 11 لە یەکەوە بۆ 11 کارەکانی بەڕۆچێ. تابان فستیڤاڵی ئەم ساڵ بە چاودێری بەڕێز کاک ئاسۆ مامن سەرپەرشتیاری کەرکووک سڵاحەدین و بەڕێز کاک شاڵە محەممەد کە وەکو سکرتارێتی نووسنگی کاقوبات لە کەرکووک ئەکرێ. کۆمەڵێ شوێن و کۆمەڵێ دەستگا و میدیا پشتیوانی فستیڤاڵەکەن وەکو بابەتی ئەعلامی بۆ یوان بتوانین فستیڤاڵێکی زۆر سەرکەوتو چکە ئەم ساڵ ئامادەکاری و گۆڕانکاری زۆر گەوراکرێ هەم لە لۆگۆ هەم لە خەڵاتەکان هەم لە بەرنامەی فستیڤاڵ. بابەتی دووەمانەوەیە کە من بە خۆشحاڵی وەکو تاکە کوردێک هەڵبژێرام و دەستنیشان کرام بە لیژنەی داوەری مزدە لە بۆ بڵێن فیلمی کورد لە وڵاتی لیبیا. ئەم فستیڤاڵێکێکە لە فستیڤاڵە گرنگەکانی وڵاتانی عارەبی کە ساڵانە بۆ ئەم ساڵ زیاتر لە 100 فیلم نێردراوە. من وەکو لیژنەی هەڵسەنگاندن و لیژنەی بینین لەگەڵ 6 کەسی ترە لە وڵاتانی تر بەشدارم و دەستنیشان کرا.